ئەم مدەتە مانگی مەولودە و خۆشەویستیمان بۆ پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم زۆربەی بابەت و تەورەکانمان تەرخان کردبوو بۆ ژیان و ئەو ژیاننامەی پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم و هەروەها خۆشەویستیمان و مسلمانان چۆن پێغەمبەری عەزیزمان بکەنە قودوە و سەرمەشقی خۆیان. ئەم جارەش لە تەورێکی دیکەی پەیامی ڕۆژدا باز لە ڕنگدانەوەی خۆشەویستی پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم دەکەین لە شعر و لە ئەدەبیاتی کوردیدا گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک سامان ڕەباتی نووسەر. کاک سامانیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس سەلامەت بیارم سەلامەت بنیارم. تێڕوانی چیە بۆ خۆشەویستی پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم کە ئاراستەی تێکست و شعر بکرێت؟ پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام بۆ معنای کە تواوەتەوە لە ناو شاعیرانی کورد ڕەنگی داوەتەوە لە تێکستەکانە. یعنی هیچ کەسایەتێ نییە لە مێژووە وەکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام لە تێکستی ئەدەبیە ڕەنگی دابێتەوە. جاوە هەر لە سەردەمی خۆی یعنی کە حەسان وەکو ئەوترە شاعری پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام ئیتر لەوێەوە ئەو چیرۆکە دەست پێەکە. شاعرانی کوردیش تەنانەت هەندێکیان کە بە چەپیش ناسراون لەمانەی سەردەمانی ئەخیرە بەڵام هێشتا هەر تێکستیان هەیە بۆ پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام بەو شێوە ڕەنگی داوەتەوەش هەموو معنای ئەوەیە کە ئەم میلەتە میلەتێکی پەیوەستە بە پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام بە ڕێبازەکەی. بەڵگەش بۆ ئەوە من شارێکم لە ئەخیرا حازە کرد دەگە مەجال بیخوێنمەوە. بەڵگەش بۆ ئەم میلەتە پەیوەستە بۆ پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام ئەوەی بەسەر ئەم خەڵکە هاتووە بەسەر ئەم میلەتە هاتووە بە ناوی خەڵکانی کە ئیدعای موسڵمانەتیان کردووە هەر میلەتێکی تر بوایە یا هەر دینێکی تر بوایانە ئەمە لەناو ئەم کۆمەڵگەیە. ئەوە هەمووی بەڵگەی ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام لە دڵی کوردا بەدیلی نییە. یعنی خەڵک ئەگەر ڕوونەکات لەو ڕووبکات لە کێ بۆ قەناعەتەوە پێغەمبەری عەلەیهی السەڵات وسەلام خۆشویستووە. کاک سامان با من پرسیار نەکەم یەکسەر بە تێکستێکی ئەدەبی دەست پێ بکەین. ئەم تێکستە هی خۆتە؟ بەڵێ. گزارشتە لە خۆشەویستی و ستایشی پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ هەر تێکستێکیان پەیامێکی لە پشتە ئەمەیان تقریبا باس لەو مەشهەدەکە کە پێغەمبەری تیابوو عەلەیهی السەڵات وسەلام و یارانیش لەگەڵ پشتیوانی ئەوان بۆ پەیامەکەی تقریبا بە شێوەیەکی وە. خەرمانێک لە خەم و هیوا تەریک و پڕخەم و بێکەس لە مەککە مەهجوور و بێدەست لە مێژ بوو بێ پشت و سایە دڵشکستەی هەموو لایە ئەوەی مایی سەکینەت بوو ئەوەش کەوا حەسینەت بوو لە ساڵی حوزن و فیراقە بەجێی هێشتی لە سەحرایە خودایە خزمە نای دوێنێ چ نامۆیە زێدی دوێنێ بە تەنهاما لە گشتلایە خەم و داخی لە دڵدایە چەند بە ئازارە لە نێو شار ببی بە ناحەز و ئەغیار ئەوەی سادق ئەمین بوو ئێستا چاویان پێ هەڵنایە پەیامی هیجرەتت وایە ئەوەی عاشق بە ڕێگایە ئەبێ بۆ ڕۆژی قوربانی ببەخشێ گیان و سەرمایە جەنابی حەزرەتی وابوو بە ڕۆحی خۆی لە ڕێگا بوو عەلی بەخشی سەر و مایە ڕەفیقی غارە فیدایە. لە تێڕوانینی ئەو کەسانی کە دەستی نووسینیان هەیە لە شعر و لە ئەدەبیاتە یعنی لەوانەیە ڕنگدانەوە یاخود خۆشەویستیان بۆ پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم لە دڵەوە بێت تاوەکو گاتەوەی کە بیخەنە سەر وەرەقە و بینووسن. ئەمە چۆنی؟ وڵی ئەوەی شعر بنووسێ جار تێکستەکە دینی بێ نیشتیمانی بێ بۆ کەسێک بێ بڕوا ناکەم ئەگەر لە ناخی خۆیان ڕنگدانەوەی نەبوو بێ و کاری تێ نەکرد بێ بتوانێت بخاتە سەر کاغەز. من خۆم شخصی وام ینی ناتوانم هیچ شتێک بنووسم ئەگەر پێشتر ئامادەیەکی ڕۆحی و نەفسیم بۆ نەبوو بێ بە تایبەتی ئەو تێکستانی کە مناجاتە لەگەڵ خوا جەلە جەلالوهو یا بۆ سەر پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. هەر بۆ تاڵکردنی پرسیارەکەی هاوکارم ینی زانراوە ئینسان تا خۆشەویستی شتێک لە دڵیە کەسێک زاتێک
باڵاتر بێ ئەو تێکستان ئەو دەربڕینی بۆی دەرەبڕێ باڵاترە بەتاکی دڕاست ئێمە ئەو شاعرانی خاصن شاعرانی کلاسیک و کۆن شعریان هەم بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشەویستیانتوە شعری ئەڤینداری و دڵداریشان هەبووە ئەوەندەی دیقەتت دابێ هەستەکەیت لەبەرەوەی خۆشەویستیان بۆ پێغەمبەر باڵاتر بۆ صلی الله عليه وسلم شعرەکانی کە بۆ خۆشەویستی بەسەر پێغەمبەرایە باڵاترە جوانترە کەلیماتی باشتری تێدا بەکارهاتووە وەک لەو شعرانەی کە بۆ خۆشەویستی کەسێک بەکارهاتووە هەر شاعیرەکە خۆی هەست پێکە ئەگە تێکستێکی کاریگەری دروستکە ینی پێشێ بخوێنێت وەزانم ئەم شعری کاریگەری لەناو خەڵکا دروستەکە یان نا ئەو شاعیرانە بە تەئکید ئەوان یعنی ئەگەر خۆشەویستی ناو بنێن عەشق ئەوان عەشقی خوا لە سەروی هەموو شتێکەوە دانێن هەر شتێکیش کە تابعی خوا بێ سبحانه وتعالى کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خەیر و خەڵقی اللهە و کۆتا پێغەمبەرە ئەمانیش بە تەئکید لەگەڵ پێغەمبەران عەلەیهی سەڵات وسەلام تواونەتەوە بۆیە کە گەیشتون بە خزمەتی ئەو جا مەبەستم ئەو لە خەوا بێ یا لەو کاتی هێنە خەیاڵی خۆیان یا لە خزمەتیا بوون کە چوون زیارەتی حەجیان کردووە ئیتر هەموو شتێکیان لەبیر چۆتەوە هەر ئەوەیشە یعنی تێکستەکانی ئەوان تا ئێستەشی لەگەڵ بێ هیچ شاعیرێک ناتوانێشان با لە شانی ئەو تێکستانی کە 100 ساڵ پێش ئێستا نووسراوە یا 80 ساڵ پێش نووسراوە یا لەوە زیاتر قورئانی نوعوتی تۆ ختمی بە بەشەر نایە بێخود چییە یا حەسان جوبریلت سەناخوان یعنی بێخود کە پێوترێ حەسانی کوردی بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەوەشا ئەڵێ مادام قورئان کە بۆ تۆ هاتوو و هەموو صفاتی تۆ کە قورئانێکی گەڕۆکە و جبریل سەنای تۆ ئەکا ئێمە چین یعنی من یا حەسان ئەگەر ئەوە بڵێ بە تەئکید ئێمە هەر سەدان قات خوار ئەوانی بێگومان کاک سامان لەم چەند ڕۆژە شاعیرێکی دیکە میوانمان بۆ پرسیارم لێ کردەوە تم چوویتە زیارەتی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم بۆ مەدینە تۆژەر بەمان شوێ ڕۆشتووی الحەمدولله ئەسپاس بخوا جام بەس بۆیە ئەو کەسانی کە ینی شاعرن یاخود نووسەرن دەستی خامەیان ڕەنگینە میشۆ بەردەوام بە بینینی ئەو مەشەدە بە بینینی ئەو دیمەنانە کاردانەوەیان جیاوازترە بێت تۆ چۆن بوو کاتێک کە مەسەلەن چوویتە زیارەتی پێغەمبەر وەڵا هەندێ مەشهەدەیە تەفسیر ناکرێت مەگە بڕۆیتەوە دووبارە بیبینیتەوە ئینا ناتوانانی بۆ کەسی باسکە ئەو کەسە بچێ بیبینێتەوە یعنی چۆن هەندێک خەم هەیە ناتوانانی نەقلیکەی هەندێک هەستی شەیە ناتوانانی نەقلیکەی یعنی هەندێک جا بڕوا ناکە یعنی بڵین خەیاڵێکە ئەبێ بە واقع تۆ کە دووری لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەزاری یا لە شوێن ئەسەرەکانی ئەو وەکو مێژوو وەکو سیرە بۆ باسکرا وەڵام کاتێک ئەچیتە واقعەکە بەڕاستی حاڵەتێکی ترەوەکو ینی خەیاڵی ئەوەکێک ئەڵی سەحابەیەک ئەلێرا بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆی ئەلێرا بوو کە لە مزگەوتەکە نوێژەکە ئەڵی ئێستا ئەوە یەنتە پێشاوی کە ئەوە پێغەمبەر ئیمامەتێکا و خەڵکەکەش سەحابن بەدوایە یعنی کۆمەڵی حاڵەت دروستە بە کە بە تاکید هەتا ئەو مەشهەدە نەبینی زەحمەتە دووبارە بوونەوەی یا باسکردنیش توانیتە ئەو مەشهەدەی هاوکارم باسی کرد بە تێکستێکە وەڵای نووسیمە لە تێکستێکا بەس نەمهێناوە لەگەڵ خۆم ئەم تۆزێک تەمەڵم بۆ شعر لەبەرکردن یەک شتیش وتە شاعر من حەزەکەمەوە نەگوەکو خوا نەخواسە بڵێمەوە تەواضوع بەس بەڕاستی بە حەقیقەت ئەیڵێم من بۆ خۆم بە شاعر نازانم شاعر وەکو ئەو دۆستورانی گەر ئاگان لێ ئێستا ئیسمی فاعیلە یعنی قاڵبووی بواری شعرە نەک هەر نووسین هەم مێژووی ئەدەبی هەم ناسینی تێکست هەم علمی عروض ئەمانە ئەو کەسە ئەبێ و قۆناغانە بە بڕ ئەمجا پێوترێ شاعر ئەی ناکرێت بە نالی و بە مەحوی بڵێن شاعر و بە ئێمەش بڵێن شاعر بۆ ئێمە توانین بڵێن شعر نووسین ئەگەر گوێگەر بە دڵیان بێ ئینشاءڵڵا ئەگەر بەرهەمێ دیکە شتێکی دیکەمان بۆ بخوێنیتەوە ئەمەیان ئەمە کە ئەو خەڵکا بینی بە جۆش و خۆرۆشەوە ئەچن بۆ تاقیکردنەوە ئیمتیحان لە کۆمەڵە ماوەیە کە ڕێکخراوەکان ئەو پرۆژیان هەیە کە چەند فەرمودەیەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەن بۆ خەڵکەوەڵەن لە بەریکە و ئیتر خۆشانێک دروستە بێ تقریبا لەسەرەوە نووسیمەکە یعنی ئەڵەم کەلامەکەشت هەر شیرینە خۆشت لێرەنی شیرین کەلام ئەی خۆشەویست چرا و مانگ و بێداری شەو
ئەوەی ملیۆنەها ڕۆحی لەبەر پێیە فیدای ڕێیە بێجگە لە ئەو بڵێن کێیە سەرنج بدەن بە بەرامە و شیلەی کەلامی شیرینی عالەمێکی خستۆتە جۆش ئیلاهی ئەگەر بلوایە سەرێکی لێرە بدایە چ خۆشانێک ئەخولقا لەم هەوارە پڕهاوار و تینویسایە سەر خۆش بن کاک سامان هەندێک شعر هەیە شاعیرە کلاسیکەکانی خۆمانن بە ڕوونی و ڕاشکاوی کاک دانیارنانی پێغەمبەر نەهاتووە صلی الله علیه وسلم بەڵام تێکستەکە بۆ ئەویشە بۆیە زۆر جار بەشێک لە هونەرمەندانیا بەشێک لە وانە ئەم شعرە بۆ مەرامێکی دیکە بەکارهێنن بەڵام لە ئەسڵا گەر تۆ بچیتە ناوەڕۆکی شعرەکە و ئەوانی کە شارەزان لە بابەتەکەیە ئەزان کە ئەمە بەسەر پێغەمبەرایە صلی الله علیه وسلم هۆکاری چیە بەشێک لە شاعیرەکان بزات ئەوەندەی جەنابەت خوێندنەوە شارەزایت هەبێ لەسەری ناوی پێغەمبەریان بەڕاستەوخۆ لە ناو ئەو شعرانەیان نەوتۆ کە لە کاتێکە شعرەکە و کۆی بەیتەکان لەسەر ئەو بووە ئێستا لە کوردەواری خۆمانە بە تایبەتی منطقی هەولێر تا ئێستاش ناڵن پێغەمبەر عەلەیهی السەڵات و هەرڵەن خۆشەویست ئەوە بەڵگەیەکە کە بۆت هەیە تۆ خۆشەویستی دەرببڕی بۆ کەسێکی دیاریکراوە بەبێ ئەوەی ناویبێنی کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام زائیدەن ئەوان وەکو چۆنەڵی قەڵاو شاخێک بوون لە بواری شعرا ئەوان چاک لەوان زانی و هەموو جارێک ناوێک دووبارەکەیتەوە لە تێکستێکی ترا ئەو چێژ و هێزە لە تێکستەکان دوورە خاتەوە و کینایەش بە مەجاز ناوهێنان جۆرێکی ترە لە خۆشەویستی یا بەغائیب ناوهێنانی ئەو کەسەی کە ئەتەوێ جاروە بەرامبەریشی دانیشتۆ بەس بەغائیب ناوی دێنێ ئەوانە هەمووی جۆرێکە لە بەلاغەت و فەساحەت لە شیعرا ئیتر وە مەکانەتی ئەو زانا گەورانی ئێمە کە شاعیر بوون ئەوەی کە ژیانیان بزانێ چەند عارف بوون ئەزانێ ئەو شعرانە بۆ ئەو نەوعە نییە کە خەڵکێوا تەفسیری کردووە بۆیە بە تاکید بە بەڵگەی شعری تری خۆیان ئەگەڕێتەوەی کە ئەوانە لە عشقی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام و شعرانیان فەرموو کاک سامان جیاواز لە بابەتی ئەدەبی بەڕێستان لە هەندێران لە دەروی وڵات دەژین لە وڵاتانە چۆن چۆنیە مسلمانان چی ئەکەن بۆی کە لە ژیانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم تێبگەن و کاردانەوەی ئەوان چۆنە بێت سەبارەت بە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بێجگە لە کوردەکان وەکو خۆمان بڵێن ئێمە قەومەکانی تر مناسبە ئەگێڕن یا دەگێڕن بەزەبێ نەیشارین و عنی کۆمەڵێک غول و لادانی تایە لە لای خۆشمان هەندێک جار یعنی مناسبە ئەکرێ بەڵام ئەوەی کە زۆر زەقە الحەمدوللا توانی بڵێ بە بەردەوامی دیراسەی ژیانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە بڵێن ئەو مەدرەسانەی کە هەن لە مزگەوتەکانە و ئەو کۆڕ و کۆبوون و دەورات و دەرسانی کە هەن بە بەردەوامی یادی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بۆ خەڵکە پێشکەشەکرێ و ژیان و سیری کە وە گەورەترین ئیشی کردداری بۆ ئێمە و جالی کوردی لە ئەوروپا ئەوەیە کە خۆت و ماڵ و مناڵت شوێن پێ و پێغەمبەرە هەڵگرن عەلەیهی السەڵات وەسەلام و الحەمدوللا ئەسە بە شێوەیەکی باش بەتایبەتی لە بەریتانیا کوردەکان یعنی مناڵیان ئەخەنە مزگەوتەوە دەرس و کۆرسی ئۆنلاینیان هەیە دەوراتی تەحفیزیان هەیە و توانە بڵێم شەمە و یەکشەمەی بەشێکی زۆر لە عایلەکان مناڵەکانیان ئەنێرن بۆ مزگەوتکەوە ئەو لایەنی وڵەبی پیشاندانی لایەنی کردداری خۆشەویستیە بۆ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بە جۆرێکی دیکە بە حکومی جەنابتان لەوێ ئەژین و زمانەکەش ئەزانن چ جالیەکانی دیکە چ خەڵکی مسلمانی ئەوروپا ئەوانی کە تاوان لەوێش ئەدیب و شاعیر و هونەرمەند و ئەوانە هەیە ئەوان هەست و سۆز و با بڵێن لە شعر و هۆنراوەکانیانە ئەوانی هەست پێکرێت کە خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەربڕن وەڵی من بە غەیری زمانی کوردی و عەرەبی نەچوم بە دوای شاعری ترە بە ئەو ڕاستیە بڵێم بەڵام بە بێگومان یعنی هەموو میلەتێک شاعری خۆی هەیە و هەموو میلەتێکیش مسلمانی خۆی تایە و شعریشی بە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام تو بەس لەم دەقەیە لە خزمەت جەنابتا هیچ بەڵگەیەکم پێ نێ بڵم بیخەمە بەردەست ئێوە زۆر باشە با ئەگەر بکرێ گوێمان لە تێکستێکی تر بێ ئەمان باسی چیەکە ئەمەش
هەر وەصفێکە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەستێکە هی ئێمە بۆ ئەو تەنها تۆ فیدای ناوی و لە پێناوی ڕێباز و ڕێی بەجێماوی سەر و ماڵم قوربانی بێ گیانم بە فیدای گیانی بێ دڵ تاریکە بە بێچرای دنیا چۆڵە بە بێ سەدای بەخوا ئازیز لەوەی هەمە ئازیزتری و هێشتا کەمە هەرچی هەمە بێ بە فیدات سەریشم قوربانی ڕێگات بە نووری تۆی ڕێ ئەەکەم شەوان چرای تۆ پێ ئەەکەم. بەڕێستان بۆ نووسینی شعر ناڵێ شاعر چۆن چۆنیە ئیلهامەکان چۆن چۆنی دێت چۆن لە چ کاتێکدا زیاتر پێت خۆشە بنووسیت؟ وڵی من ئەتوانم بڵم لە نیوەی شەو تا نوێژی بەیانی دوای نوێژی بەیانیش ئەو کاتە باشترین کاتە بۆ من کە شعری تا بنووسم. زۆربەی و شعرانش ئەنووسم تقریبا جارێوە 2 ڕۆژ 3 ڕۆژ هەندێک جار هەفتەیەکیش بابەتێکە لە مێشکما هێنم بەم دوای داانشم ئەینووسم لە دوای نووسینی چەند جاراوە دەستکاری ئەەکەم. هەش بۆ کتوپڕ هەبووارە وڵا هەیە جاریوا مەشهدێکە بینی حەدەسێکە گەڕانەوەیەکە یەکسەری شتێکت بۆ حازرەکە بڵە. تا چەند ئەمانی کە خۆ دەڵی من وەک بابن شعر نووسێک بۆ شاعرێک تا چەند لەگەڵ هاوڕێ و برادەر و کەسێکی شاعیرە تێکستەکانی خۆت مناقەشە کردو بزانی لە چ ئاستێکایە ئایا تەنها دەردەدڵێکی خۆتە یان بەڕاستی چێژ و وەکو بڵێ ڕێنووسێکی ئەدەبیشی تایە؟ لە 89 شعرم نووسیوە یەکەم شعرم 89 هی تقریبا نەدەم چەند ساڵەکە بزەم 44 ساڵ 33 ساڵ 34 ساڵ بەڵێ 34 ساڵ بەڵام توانم بڵێم شعری حڕم ئەنووسی لە ساڵی 1997 ڕابەر یەکەم شعری بڵاو کردمەوە ئەگەر هەڵەندەم ئەو تاریخە بوو لە دوای ئەوەش لە عادەدی دوای ئەوانش هەندێک شعرم بڵاو کرد و دوای لە ڕاپەڕین مجلەی بڵێن جەریدەی ڕاپەڕین ڕۆژنامە ڕاپەڕین لێش هەر شعرم بڵاو کردەوە لە 97 کۆڕێکیان بۆ بەستم لە هۆڵی ڕابەر تقریبا چەند شعرێکم تیا خوێندەوە برایە کۆرگێڕ بوو کاک شادمانی ناوە. من لەو کاتە هەر بۆی بە خێرایی بەسەرام هەوڵم دا بڵین بەڕاستی ینی بڵین ببمە شاعر و ئەکادیمیش بم تایە بۆ ئێستا و کەلیمە بە خۆم ناڵم لەبەر بۆ مەرحەلەی ئەکادیمیان نەهاتم هەوڵم دا دەسم ینی ئەو ڕێگەی کە ئەو باتە سەرەوە نەمتوانی بسمە سەری بارحاڵ لەم ساڵانەی ئەخیرە توان بڵم لە 2016 تعارف لەگەڵ برای بەڕێزم ماوەسانە بەس پێنجوێنی شاعرێکی کەلام شیرینە ئەو تعارفم لەگەڵ کرد هەندێک بڵێن تێکستەکانم هەمووی پرنت کرد بۆم نارد سەیری کرد هەڵی سەنگان نسبەتێکی پێ باش بوو نسبەتێکی پێ باش نەبوو ئیتر منیش مراجعەم کردەوە یعنی وەکو بڵێ سوپاسی خواکەم کە تەبعم نەکردووە ئەوانی پێشوو و ئەگەر تەبعیشی کەم لەوانەیە زۆرێکی لێ لابم ئەوەی کە ئیتر شەرت نییە زۆر بێ کەم بێت و بەدڵی خوێنەر بێ ئینشاءڵڵا. ڕاست کاک سامان سەبارەت بەوەی کە لە ئێستادا پێت وایە پاشەکشەیەگەی لەوەی لە گرنگیدان بە شعر گرنگیدان بە ئەدەب بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کە زۆرێک لە شاعیرەکانمان هەبوو و هۆکارەکەشی بۆچی ئەگەڕێنیتەوە؟ وڵی پاشەکشە هەیە من هەر لە مەرحەلەی قۆناغی کولی خۆما کۆمەڵە دۆست و برام هەبوو شاعیر نەبوون بەڵام کە تێکستێکە بنووسیای حەزیانە کرد بۆیان بخوێنیتەوە یعنی هەیان بوو ئاوازی بۆ دانا ئەسەش بیرمە ینی شعرێکم دانا لە ئەخیری 93 نەکسەی ئەو کاتێ بزوتنەوە شعرێکم دانا ئێستا لە کوێن براکانم ئێستا لە کوێن ئاوە ئەوە کردیانە سرود هەرە برانی کولیە لە قسمی داخلی یعنی مەبەستم چییە ئەو هینە هەبوو ئەو کارلێکە هەبوو ئێستا وان نییە خۆی شعر هەر قسەیە بەس چۆنەڵی هەستێکی باڵاوە بە دەربڕینێکی جوانەوە بۆ شەزازیەکی جوانەوەی یعنی هەر میلەتێک شعرتیایە باش بێ زمانیشی پاراوە بێ و زمانەکەشی ئەپارێزێ یعنی ئەوەی نالی کردوێتی بە خزمەت بە زمانی کوردی بە تایبەتی دایلکتی سۆرانی ئەگەر ئەو نەبا لەوانەیە نەگەیشاتەوە قۆناغەکە ئێستا ئێمەیتیان
ئیتر سەبەبەکەی چییە؟ زەوقی خەڵکە، سیستەمی حکومڕانی جاریوە تەسیل لە خەڵکەکە، سیستەمی پەروەردەیە احتیمام نادا، دەق لەبەر ناکا بە تەلەبەکان، گرنگی شعریان پێناڵێ. ئیتر ئەوان کۆمەڵ لەوانێ ئەسباب کۆبێتەوە کە ئێستاوای کردووە شعر ئەو ڕۆڵێنەمەوە. بەشێکی تریشی بەڕاستی هەندێک تێکستی مردوو کە هیچ تەسیرێکی نیە، کتێبێکی زل ئەکڕی جاریوا هەیە، ئەڵێ حەزەکە ئیسفادی لێ پێکە ئەیکەیتەوە پەشیمانی لێ ئەگە 2000ش پێدا بێ. یعنی ئەوانە بەڕاستی وا ئەکا خەڵک پاشە کشە بکە و تااقەتی ئەو بواری نەمێنێ. زۆر باش. مامۆستا تا خزمەت جەنابەت و بابەتەکە و شێعر و ئەدەبیاتی کوردیە بین هێشتا کەمە، بەڵام لەوە زیاتر دەرفەتمان نایەگەر وەکوڵی خیتام و هەمیسک کۆتاییەکەی ئەم تەورەیە بینە دەست جەناب تێکستێک ما بێت پێشکەشمانی کەیت و دوای ئەوەش یەکسەر ئەچینە لای ناوبڕ و چەند دەقەمان هەیە بۆ ئەوە؟ تۆ چەند دەقە دەوێ دەرهێنێت چەندمان پێدا؟ هەر 5 دقە ئەگەر لەوانەیە کەمتریش ئینشاڵڵا. ئێمە هەر لێرەوە خواحەفیزە لە جەنابەکەی سەلامەت بنیاد شارەکەی جەنابەت ئەکسەر ئەچینە ناوبڕ ئینشاڵڵا. ئەم تێکستش پەیامی ئەوەی لە پشتەوەیە کە کورد وەکو میلەتێک ئەوەی کە ناحەزێتی و دوژمنێتی و عەزێتی ئەیە ئیدعای موسڵمانەتیەکە و ئەوەشی بەرگری لێ ئەکا وەکو خاوەن میلەتەکەی. ئەم ئیسلامی لەنا ناشرینەکە ئەمیش دژی ئیسلام ئەوێ شۆڕشە بەرپاکە، بەڵام ئیسلامی تیا خاڵی بێ. یعنی ئەمە کارەساتی کوردە ئەلێرا تقریبا پامەکەم بۆ شێوەگانەوە نەتەوەیەک بێ ئەستێرە. ئەیامێکە ئاوا بووە خۆری بەختی نەتەوەیەک، قەتیسماوە لە نێوانی دوو بەرداشا، یەکیان داگیرکەری بەدفەڕ مسلمانی عەیار دوو چوار، تەنها بەزار شۆفێنی ناحەز و غەدار، دووەمیان بەرگری کارە لە خاکی دێرینی گەلێک، مەخابن دژی دینی خۆ، دژی جوانی و سەرگوزشتە و ئەوینی خۆ. ئەو پێی وایە سەرکەوتنی لە ڕازیکردنی غەرب و دژایەتی دینی خوایە، ئەم ڕێچکەیە ڕێک بەڵایە، مۆتەکەی خۆری هیوایە، ڕەوانەوەی تەمی بەردەم کەلی تیشکی سپێدەی بوون، لە نێو خەپسە و ژاوەژاوی کەمالیستی و بەدینپەستی، هەڵهاتنی خۆری بەختی ئەم میلەتە دارعەساکەی موسای ئەوێ، هاوڕازێکی هارون ئاسا و قسە و باسی نەرمی ئەوێ، بەڵکە فرعەونێکی سەردەمی مۆدێرنە و ستەم، دڵی بەردی نەرم ببێ و ئیمان بێنێ بە ئایەتی نەخشی خودا، بە زمان و بەو بژاردەی کە من بڕیارم لێ نەدا. کەنارێ بۆ یەختی ون بوو پڕ لە مسافری مەزلوم، بە جەوری شۆڤێنی مەحکوم، وێڵی دوای بوون لە دایک بوون قیسای عیمرانی گەرەکە، تا بانگ بدا بەگوێی بەنو ئیسرائیلە، بەسە حەواری مەکوژن خۆپەسەندی لە چاڵ بنێن، بەسە چیتر خوێنی مناڵ و ژن مەڕژن. ئەم ئاپۆڕایستەم دیدە لەشکری ڕۆحی گەڕیدە، داوای ڕەوا و ڕێی ناڕەوا چرای محەممەدی ئەوێ، هەتا لەوێ لەسەر ڕێگەی بەرەو لوتکە، وانەی پابەندی و ئەمەکی ماڵی ئەرقەمیان پێ بڵێ، تاکو بڵێ چۆن دڵتان دێ ئەم ئاینە، ئەم دوا پەیامە شیرینە، ئەم سەکینەی دڵ و سینە، ئەم وزەی شۆڕش و فکر و ڕاپەڕینە، لە دڵی ڕۆڵەتان دەرکەن ئالەم جوانیەی بێبەشکەن، هەستن بەرەو باڵاترین لوتکەی چیای سەرکەش ڕێکەن، ئاڵای شانازی بە مێژوو بە شاکاری شعری سەروا، پڕ لە عشق و ئەوینی خوا، پڕ لە سۆزی محەممەدی، بە یەکەم ڕۆژنامەی کوردی، بە خەباتی شێخ سەعید و شێخی حەفید، بە کۆماری جوانەمەرگی قازی جوامێر، بۆ ئەو هەموو شانازیە بەرخۆدان و گیانبازیە، لە بەرزترین لوتکەدا لە دڵتانە ئاڵای شانازی هەڵبکەن، نەکەن پشتکەن لە ڕابردوو خەرمانێک لە جوانی و مێژوو، نەکەن دڵی دوژمن خۆشکەن، داوای ڕەوای 100 ساڵەی میلەتی خۆتان بە بیر و بیرۆکەی نامۆ سەرە و لێشکەن. والسلام علیکم ورحمة الله وبركاته.